گەنجێکی بناری کۆسرات داوا لە هەموو گەنجان دەکەم کە لە ڕۆژی دەنگدان بستنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەن بەو کاندیدانەی کە دەچن لە ئەنجومەنی نوێنەران شەڕی میلەتی کوردمان بۆ دەکەن داوای مافەکانی میلەتی کورد دەکەن. من وەکو جوتیارێک دەنگ دەدەم بەو لیستەی کە مافی جوتیاران و کرێکاران دابین دەکات. خوشتی پەرلەمانتار برای پەرلەمانتار ئێوەش کە چوونە بەغدا داکۆچی لە مافی ئێمەی جوتیاران و کرێکاران بکەن. دەنگ دەدەم بەو کەسەی ئەو کەسێک کە خوێنی شەیدان دەپارێزێ و ئەو گەنجانەی کە گەنجیان بە فیرۆ نادەن وەکو دەڤەری ڕاپەڕین هیوادارم ئەو شارە بڕازێننەوە. من وەکو کاسبکارێک دەنجی خۆم دەدەم بەو کاندیدانەی کە حزبەکەیان خاوەن مێژووە و داکۆچی دەکەن لە مافی گەلی کورد بۆ پاراستنی خاک و نیشتیمان تۆی کاسبکاریش بەبێ دوودڵی دەنگ بەو کاندیدانە بدە.